کاتێکی وامان لەبەردەستانیە تا ئێمە تووشی مناقەشێکەوە ببین. ئێمە لێرە کۆبوونێتەوە وەکو بەشێک لە چالاکوانە مەدەنیەکان کە لە ڕابردووشە بەردەوام لەسەر پرسانەتەوەیەکان لەسەر هەر پارچەیەکی کوردستان و باشووری کوردستانیش بوو بێ دەنگمان هەبووە، هەڵوێستمان هەبووە، خۆپیشاندانمان هەبووە، گربوونەوەمان هەبووە. ئەم ڕۆژ دیارە خۆتان ئاگادارن لە دوای هەوڵە ناوخۆیی و دەرەکیەکان بۆ ڕێگەگرتن لە هێرشی سوپای دەوڵەتی تورکیا و گروپە تیرۆریستیەکان بۆ سەر تەواوی ڕۆژ ئاوای کوردستان ئەگەری هێرشەکە بەهێزتر بوو دیار بوو لە دوو کاتژمێری ڕابردووە لە ڕێگەی فڕۆکەی جەنگیەوە هێرشێک کرایە سەر گرێسپی و ئەمە وای کرد ئیتر دەوڵەتی تورکیا نیەتی خۆی پیشاندا لە داگیرکاری بۆ سەر ڕۆژئاوای کوردستان. ئێمە هەروەکەوەی کە پێشتر باسم کرد لە ڕابردووە بەردەوام پشتیوانی هەموو پرسەنەتەوەیەکانمان کردووە بە پێویستمانزانی ئەمڕۆ لە شاری سلەیمانی لە نووسینگەی بەڕێوەبەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا کۆبووینەوە و بڕیارماندا بە دروستکردنی بەرەی پشتیوانی لە ڕۆژئاوای کوردستان هاوکات باکوور و ڕۆژهەڵاتی سووریا. ئەم بەرەیە ئێستا دروست بوو و چەند بڕیارێکیدا یەکێک لە بڕیارەکان ئەوەیە کە سبەینێ کاتژمێر 3 واتە بەیانی پێنجشەمە کاتژمێر 3 دوای نیوەڕۆ لە شاری سلەیمانی لە سەوڵەکە بۆ بەردەم باخی گشتی ڕێپێوانێکی جەماوەری سازەکەین بۆ پشتیوانی لە هەموو پێکاتەکانی ڕۆژئاوای کوردستان بە کورد و بە عەرەب و بە هەموو پێکاتەکانی ترەوە و هاوکات دژی ئەو هەڕەشە و ئەو داگیرکاری سوپای دەوڵەتی تورکیا و گروپە تیرۆریستیەکانین و ئێمە لێرەوە لە بەردەم کەناڵەکانی ڕاگەیاندنا بۆ ڕای گشتی ئاشکرای دەکەین و داوا لە هەموو لایەکەکەین هەر یەکە لە هەموو خەڵکێک لە هەموو چین و توێژەکان لە باشووری کوردستان بە ئەرکی سەرشانی نەتەوەیی و نیشتیمانی و مرۆیی خۆیان هەستن بەیانی بەشداری بکەن لەم خۆپیشاندانە کە بڕیارە کاتژمێر 3 پاشنیوەڕۆ لە شاری سلەیمانی جادەی سالم لە سەوڵەکە بۆ بەردەم باخی گشتی ئەنجامی بین و دیارە ئێمە چەندین بڕیاری ترمانداوە بەڵام ئەمە وەکو دەستپێکێک چونکە کاتەکە کاتێکی ئەوەیە حساسە نامانەوەیە کە کات بکوژین و ئێمە لە داهاتووە پلاننامەی خۆمان لە بەردەم کەناڵەکانی ڕاگەیاندن جارێکی کە بۆ ڕای گشتی ئاشکراکەین کە خۆی ئەبینێتەوە لەوەی کە چەندین چالاکی جۆرا و جۆری ترمان هەیە و ئەنجامیان نەدەین.